لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 583 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ثم لم تكن فتنتهم إلا أن قالوا والله ربنا ما كنا مشركين. بەڵێ بەڕێزان دیارە ئاەتە وەکو وەڵام و تەواوکەری ئاەتی پێشووترە كرب العالمين دفرمي ويوم نحشرهم جميعا ثم نقول للذين أشركوا أين شركاؤكم الذين كنتم تزعمون. كواتا لا تبيشوتر وكلواني رابردو لخزمتي دابوين رب العالمين دفرمي كاتي كوا أواني كهاو بشيان بريار دابو لبو رب العالمين والعياذ بالله كسانش مشرك خواي قورا دفرمي روج قيامتك حشري عندكين كوي عندكينو پێیان دەڵێن کە ئەینە شوڕەکاؤکم الذین کنتم تزعمون کە ئەوانەی کەوا کردوتانە شەریک و بڕیارتان دابوون بە شەریک لە کاتێکدا کەوا شەریکی ئەنگۆ بوون لە بەندەتی کەچی ئەنگۆ بە ناحەق ناوتان لەوان نابوو خوا والعیاذ بالله و پەرستنتان لەو ئەنجام دەدا. ئیتر ئەی کە ئەوانەی کەوا ئەنگۆ ئیدعاتان دەکردکەوا شەریکن لە وەڵامدا رب العالمین دەفەرمی ثم لم تكن فتنتهم بەڵام ئەوان هیچ جوابێکیان نەبوو تەنها ئەوە نەبی إلا أن قالوا والله ربنا ما كنا مشركين. قسم بذاتی الله کە پەروەردگارمانە ئێمە مشریک نەبووین. سبحان الله. جا لێ دەزانیان کوی تەفسیر دەکەنەوە ئاەتە ثم لم تكن فتنتهم کەواتە هیچ جوابێکیان نەبوو. ئەو فتنەی لێرە بە چ لێک دەدرێتەوە أي لم يكن جوابهم حين يفتنون ويختبرون. هیچ جوابێکیان نەبوو کاتێکەوە یفتەنون و یختەبەڕون. هیچ جوابێکیان نەبوو لەو کاتێکەوە تاقی دەکرێن لە ڕۆژی قیامەت تاقی دەکرێنەوە پرسیارانە دەکرێتەوە تەنها ئەوە جوابیان بوو. یانەوە تا کە خوای گەورە جوابەکانی بە فتنە ناوبردیە لەبەرەوەی مەبەست لێرەدا جوابەکەیان درۆیە کەواتە ئەلجەواب بما هو کەذب وەڵامدانەوەکەیان کەوا درۆ بوو وەڵام دانەوەکەیان کە بە درۆ وەڵام دەدەنەوە لۆ ناویلێنرایە ئەو درۆیە ناویلێنرایە فتنە لأنه سبب الفتنة لەبەرەوەی ئەو درۆیە دەبیتە سەبەب لەوەی کەوا زیاتر تووشی فتنە و عەزاب بێن ڕۆژی قیامەتێ. و هەندێک لە مفەسیرین کەس دەفەرمن فتنە لێردا بە معنای عوزر دێ کەواتە العذر والعذر الذي يخلص من الذنب کەواتە ئەو هیچ عوزرێکیان نەبوو بینەوە تاوەکو لەو گوناه و تاوانە گەورەی کە کردیتیان لە سەرنجامی گوناه و تاوانەکان نەجاتیان بی تەنها لەوێن دەرێ ئەو درۆیی دەکەنکەوە قەسەم بە ذاتی رب العالمین دەخۆن کە گوایە ئەوان مشریک نەبووینە. و هەندێک لە زانان دەفەرمون لێرەدا فتنە بە معنای کوفر دێ لأن الفتنة ما تفتتن به ويعجبك. فتنە ئەوەیە کەوا شتێک پێی سەرسام بی پێی سەرسام بی وهم كانوا معجبين بكفرهم. ئیتر ئەوانش لە دنیایەدا زۆر سەرسام بوون بە کوفرەکەی خۆیان ئیتر عاقبەتی کوفرەکەیان ئەوە بوو کەوا لە قیامەت تەبەڕای لێ دەکەن و سوێند بە ذاتی رب العالمین دەخۆن کەوا ئەوان کافر نەبووینە مشریک نەبووینە. ثم لم تكن فتنتهم إلا أن قالوا والله ربنا ما كنا مشركين. قسم بذات رب العالمين ئێمە مشریک نەبووین. کەواتە عەجیبە موقفەکەی وەکو زمەخشەری دەڵێ كيف يصح أن يكذبوا حين يطلعون على حقائق الأمور. باشە لێرەدا ئەوانە درۆی دەکەن لە چێن دەرێژ درۆ دەکەن لە قیامەتێ لەبەر دەستی چێ ڕاگیراینە لە حوزوری چێن
لحضور رب العالمين درۆ دەکەن باشە کو درۆ دەکەن لە کاتێک دەکەوە ڕۆژی قیامەتەوە هەموو شتێک ڕوون بوویتەوە و چاچیش دەزانن ئەو درۆی کە ئەوان دەیکەن سوودی نییە لە بۆیان ئەو لە وەڵامدا دەڵێ الممتحن ينطق بما ينفعه وبما لا ينفعه کەسێکەوە لەو مووقیفەیدا کە اختیبار دەکرێت و دەستزانێ عاقبەتی زۆر خراپە هەموو وەسیلەیەک بەکاردەینی ئەو وەسیلە و هۆکارێکەوە بە سوودی لێوەردەگری بە تەوەقۆی خۆی یان سوودیشی لێوەرە هەموو شتێک بەکاردەینی هەموو شتێک بەکاردەینی بەبێ ئەوەی کەوا لێچیان جودا بکاتەوە کەوا کامە وەسیلە بەکەلک دەیە خودت بەکەلک نایە لەبەر چ لەبەر ئەوەی لە مووقفێکدا نەوانە حیرەتەن وەدەهشە زۆر محەیەرن موسیبەتێکی زۆر گەورە چاوەڕوانیان دەکا مووقفێکی زۆر ناخۆش و سەختە تێیدانە لێ هەموو وەسیلەیەک بەکاردەینن ئیتر دەفەنی بەڵگەش لە بۆەوەی کەوە نەک هەر لەو مووقفەی درۆ دەکەن کە دەستزان درۆ بەکەلچیان نایە بەڵکو لە مووقفی دیکەش محاولاتی وا دەکەن کە چاک دەزان ئەو محاولاتانش بەکەلچیان نایە وەکو لە سوورەتی المؤمنون کاتێکەوە رب العالمین لۆمان دەجێڕتەوەیان لە قیامەتێ پاشەوەی کەوا چووینە جەهەنەمێ دەنێ ربنا أخرجنا منها فإن عدنا فإنا ظالمون ئەی پەروەردگارمان دەرمان بینە لەو جەهەنەمەی ئەگەر جارێش کە گەڕاین و سەر و کوفرێ ئێمە زاڵمین و بە یەقینیش دەزانن کەوا ئەوە تازە قیامەتە و ئەوانیش بە نسبەت کەسانێکی کافر و مشریک مخەلەدن هەتا لە ئاگری جەهەنەم دەبینێن بەڵام لەگەڵ ئەوش محاولە دەکەن و ئەگەر چی سوودیشی نییە هەروەها وەکو لە سوڕەتی ئەزوخرفیش خوای گەورەمان دەجێڕتەوە کە ئەوان کەسانێکی ئەهلی جەهەنەم هاواری مالیک دەکەن مالیک کەوا گەورە مەلایکەتەکانی جەهەنەمەوە تاوانێکەوە سەرپەرشتی لەسەر جەهەنەم و سزای کافران دەکەن ونادوا يا مالك ليقضي علينا ربك دەڵێن یا مالک داوا لە پەروەردگار بکە هەر لە ناومان ببە و چاچیش دەزان و یەقینیشیان هەیە خوای گەورە لە ناویان نابە بەڵکو لە سزا دەمینێنەوە کەواتە لێرەش بە هەمان شێوە کاتێکەوە رب العالمین بەو شێوەی باوەڕێن پرسیاریان لێ دەکا ئەینە شوڕەکاکم الذین کنتم تەزعمون ئەوان لە وەڵامدا دەڵێن والله ربنا ما كنا مشرکین قەسەم بەذاتی ئەڵڵا کە پەروەردگارمانە ئێمە مشریک نەبووین و چاشیش دەزان ئەو درۆیە نەجاتیان نادا کەواتە وەکو دڵ اعتذروا عن أصنامهم بنفيها مؤكدا کەواتە عوزر لۆ خۆیان دەینەوە بۆی کەەوە ئەوەن شەریکیان پەیدا نەکردێ و بە قەسەمیش سوێن دەخۆن بە ذاتی ئەڵڵا و بە ساتی پەروەردگارەتی رب العالمین و بالتأكيد والله ربنا ما كنا مشركين كواتا مبالغة في التبرؤ من الإشراك بو صيغي كوا قسم بذاتي الله قسم بذاتي پروردگارمان كواتا اوان باعتبار اعتراف دكن كالله سبحانه وتعالى هم رب هم إله پرستراوي بحقشه قسم بو ذاتي اما مشرك نبوين كواتا لير دا بوهم التأكيدات تبرى للشرك خوان دكن فكان هذا العذر ذنبا آخر مؤكدا لافترائهم بالاشتراك الذي نفوه كواتا كاتكوا لوين درس سوين دخون بدرو اوش تأكيد لبو او شركي كاوان كرديتان دانو نفي بكانو زياتر حجة لسريان زياد دبيتن والله زار رب العالمين دفرم انظر كيف كذبوا على أنفسهم وضل عنهم ما كانوا يفترون انظر كيف كذبوا على أنفسهم تماشاك كودرويان لسر نفس خويان كر وضل عنهم ما كانوا يفترون أوان افترايان ذكر كقوايا لقل الله سبحانه وتعالى كسانيش كان دهنا شان رب العالمين دهنا ريز رب العالمين فرستنيان لو أنزام ددان يتر أوانيان ليه بزربون انظر كيف كذبوا على أنفسهم أي بنفي الإشراك عنها أمام علام الغيوب كواتا كاتكوا نفي الشرك لأخوان ذكروا كوا سوين بذاتي الله دخون كوان مشرك نبوينا لبردستي تشيش لحضور رب العالمين كوا علام الغيوب زانا بهمو غيب الشارع وكان بحضرة من لا ينحصر من الشهود وهروها بآما دبوني أوهموا شاهديك وشاهديا لسردداتا
شاهدیان لەسەردا هەتا ئەندامەکانی لاشەی خۆیان وەکو خۆی گەورە لە چەندین جێگا باز دەکات شاهدیان لەسەردا و هەروەها هەموو ئەوانی کە لەگەڵیان ژیانی شاهدی لەسەر دەدەن کەوا بە شێوەگەوان مشریک بووینە لە سەرووی ئەوانش رب العالمین کەوا ئاگاداری حاڵیان بووە ئاگاداری شاراوە و ئاشکرایەکانیان بووە بە چ شێوەیەک شەریشیان بە خۆی گەورە بڕیاردایە بەڵام لەگەڵ ئەوەش ئەوان درۆ دەکەن سوبحان الله چ موقفێکە کاتێکەوە ئینسان پەشیمان بی لەوەی کەوا ژیانی خۆی لەسەر بەسەر بردیە ئەو جا لەوێن دەرێش تەبەڕا لەو هەموو عەقیدە و مەنهەج و پڕوپوچەی خۆی دەکا کە لە دنیا لەسەری ژیای کە لە دنیا شەڕی لەسەر دەکرد کە لە دنیا بە هەموو قوت خۆی دیفاعی لەسەر لێ دەکرد لەوێن دەرێت تەبەڕای لێ دەکا و درۆژ دەکا قەسەم بە ذاتی ئەڵڵا کە پەروەردگارمانە ئێمە مشریک نەبووینە سبحان الله وضل عنهم ما كانوا يفترون بە چ شێوەیەک تەمەشاکە ضل عنهم لێیان بزر بوو ما كانوا يفترون أي من الشركاء کەواتە ئەوەی ئەوان دەیان پەرستن لە غەیری ئەڵڵا سبحانه وتعالى دەیان کردنە شەریک لە بۆ ئەڵڵا والعیاذ بالله پەرستنیان لێو ئەنجام دەدان بەنیازی ئەوەی کەوا سوودیان لێ وەربگن لە دنیا و لە قیامەت بەنیازی ئەوەی کەوا ئەوەی ئەوان لێی دەترسێن ئەو شەریکانە بیان پارێزن لەو شتانی کەوا ئەوان لێی دەترسان بەڵام لەو ڕۆژە تەنگەی کەوا تێیدانە لەو ڕۆژە ناخۆشەی کەوا تێیدانە لەو مەسیر و چارە نووسە ڕەشەی کەوا بەسەریان داهاتێ ئەوانەی کە ئەوان دەیان پەرستن و چاوەڕوانیان دەکردکەوە نەفعەچیان لەبیان هەبی ئەو ڕۆلەیان بەزر بووینە وضل عنهم ما كانوا يفترون كواتا فلم تغن عنهم شيئا حيز بكلشيان نهد فقدوا ما رجوا من شفاعتها ونصرتها لهم كواتا أوي أوان رجايان وابو أو برستراو بنا حقانيان تكايان لو بكن لروج قيامت يان بسريان بيخن هيت شتيق نيو هموشيان ليه بزربوا وكو خواي يقول سورة الأعراف دفرمي ثم قيل لهم أينما كنتم تدعون من دون الله قالوا ضلوا عنا دي كاواني كوان قودتان برسن لغير الله سبحانه وتعالى بابين أو ربهاناتان بين قالوا ضلوا عنا ليه ما هم بزربوينا سبحان الله يتر زور مصيبتي شي قوري كوا إنسان رأس مالي خوي كوا جيان وتمني بو هموي لريقاية شي ناراستنا حق صرف بكاو أو ضروبروي أو سزايا أو ليبرسينو أو رشوة يبيتو كوالا روج قيامت بسري دادي ومنهم من يستمع إليك وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوه وفي آذانهم وقرا وإن يروا كل آية لا يؤمنوا بها حتى إذا جاءوك يجادلونك يقول الذين كفروا إن هذا إلا أساطير الأولين بل إن رب العالمين بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم أو كافراني كوا محاربة دكن ومنهم تيان داهية يستمع إليك ومنهم تيان داهية منك تبعيضية هندق لوانا جو اللي رادقري يستمع إليك جو لو قرآن رادق كلبوت دابزية وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوا بلام رب العالمين دفرم إيما سندين پردمان لسر دليان دروس كردية تاوكو تينقل لو قرآن وفي آذانهم وقرا وهروها قرسايمان لسر جيكانيان دانا تاوكو وري نقرن أو قرآني وإن يروا كل آية لا يؤمنوا بها هر آياتك هر معجزيك دم معجزات بيغمبر صلى الله عليه وسلم ببينا إيماني بيناينا حتى إذا جاءوك يجادلونك حتى كاتك ودين لاد نقلبوك وحق وربقرن لبو هندي يدين مجادلة بكن بنا حق وبباطل يقول الذين كفروا لو حارتك سانش كافر سيدلن إن هذا إلا أساطير الأولين طرين أو قرآن أتوهنا تدهيد سنية والعياذ بالله تنها سرگزشتي كبابلين قومكان بيشوترن سرگزشتي قومكان بيشوترن والعياذ بالله بلى ومنهم ما يستمع إليك واتا كسانش ينتداوك قوتان منهم واتا منك تبعيضية هنديق لوان لو كافرانا ديتن جول لي رادقري كاتك وقرآن دخيني بلام بكلشنا أو جو راقرتنا لبر أوي أو كديتن جول لي رادقريتن نقلبوا أوي بي
نەک لە بۆ ئەوەی بیتنکەوە سوودی لێ وەربگری و ئیمانی پێبینی و جۆرایەلی بکە نەخێر ئەو لە قەراری دڵی خۆی بە تەکیدەوە بڕیاریدا کەوە ئیمان نەینی لۆیە وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوا لۆیە خوای گەوردە فەرمی لە مقابل دەکەواتەوە سونەتی خوایە هەر کەسێک ڕێگای هیدایەت بگریتە بەر بە دوای حەقدا بگەڕێ ئەکیدە رب العالمین هیدایەتی دا ئەو سونەتی رب العالمین بەڵام هەر کەسێک لە بڕیاری دڵی خۆی بڕیاریدا کەوا جۆرایلی حەق ناکە بەڵکو بڕیاریدا دژایەتی حەق بکە ئیتر رب العالمینش بڕیاری گومڕایی لەسەر دەدا لۆیە کاتێکەوە هاتێ گوێ لە پێغەمبەرش ڕابگری صلی الله عليه وسلم نەک لە بۆی ئیمامی لەبەرەوەی بڕیاریدا ئیمان نەینی لە نەتیجەدا خوای گەورە دەفەرمێ ئێمە چەندین پەردەمان لەسەر دڵیدا تاوەکو تێی نەگەن چونکە بەخۆی ناوێت تێی بگە خوای گەورەش بڕیاری دایکەوە تێنەگا ئیتر وەکو هەندێک لە زانایان دەفەرمون وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوا دەفەرمی ئەو غیتە ئەکنە جەمعی با بڵێن وەکو غیتا و ئەغتیەیە با بڵێن جەمعی پەردەیە دەفەرمی ئەو پەردەیان بەچی دروست بە لەسەر دڵ و دەرونیان بە سەبەبی گوناهەکانیان وەکو خوای لە سورة المطفین دەفەرمی کەلا بەل ران على قلوبهم ما كانوا يكسبون ئەو گوناه و تاوانانەی کەوا دەیان کرد پەردەی لەسەر دڵیان دروست کردێ وای لێ هاتێکەوە حەق وەرنەگری و هەروەها حەق تێنەگا خوا پەنامەندە دیارە ئاتە کەشتی تری زۆر تێدامان بەڵام لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون